هکوام هاتی نویدی من چه یعنی نه من لغت نزانی بابا من ده عیال هبون از یا شخرا ماستر بوم جیان آخر که پیشمرگاتیه بدی یعنی جیان گلک اب زحمت بوم ام چون مدرس خونده نیکر و جا که باشته لهاتی مهمیه یعنی منو خویش برایت خواه و هیویام او بکنم شد تشتکی بکنیم که یعنی خلقی ما فایده جیب کردن جا فکر آمد فامیلی کلینیک شویره در کرد حکومت یعنی سرداخت این کناوه کلینیک بگینه چه مد بیاد تشتکی یعنی جیب گینا و کی جیب گیرین که پتر کرداب دن نیاسین ایکی امریکی بسیار کرد بچه وکی را آمد امجی یعنی آمد باجره که کردای مازنه وکی دی 4 سال عمل آمده بوین کمپا یعنی رفیجیا برهنده اینا وکی سویک اجی برای مجی ناوی آمده سو مج برهنده آمد جیگر پتر دا کرداب دن نیاسین آمد فامیلی کلینیک سال 2019 دانای آن وکیری سر کوویده گلک اب زحمت بو یعنی دست بکوه بس الحمدلله یعنی او تیم آمه همی بگه گلک زحمت برو شول کرو سنتر آمد فامیلی کلینیک میدان بوهاری کاری پدر بوهاری کاری یعنی کرد ناجول بس نه بس کرد ابتنه یعنی من اساخه تینیت آسیایی یه تینیت افریقی یه تین امریکی بخواه ابخواه فکرهای اولی ابو کم ده چاشم پته هاری کرداک یعنی خیر هاتن سر جواب خیر و سلامت او شهرستان که جامنه صیدلیه او جی عبدالله ابراهیمه دکتر انستیزیولوژیست او جی دیکا منه او جی باب منه دکتر آراس او جی لقمان زلام منه او جی شوین که جامنه تمام اوكي قال لك سباس تو مرتاح الامريكا خودی از مرتاحم چونکو سر ما عیال ما بنایشه الحمد لله سر ما بنا جيش بويا ام قالك راكتنا مشكله ابندي مرتاحم هكا كشخص بوم بخوا امريكا قالك خوش نينا بيناتو كالانجليزيه شاوه خودي حس انجليزيه تشتغل نه باشه انگلیسی باشه خودي هكا بشمستوره كي اتشم بيجمع فلان تشتي وفلاني تشتي تواصل مثلا عندك جنسية أمريكا بإنجليزية خويا وارجرتي خلاص هو من ستين وارجرتي بإنجليزية خوا ايدي خلاص يعني انجليزيه باش خودم انگلیسی خو وارگرتی بس نبزیره که خو مدو شولت کرند تشتك بومن قال لك بومنو بوبينه من قال لك جونسون راكشه وان شاء الله قدوناسي وكعائله وقال فايزه خانجي كقصد عائلة خزيرة من بله سينوري مروفكي معروفة هي معروفة المنطقة خلق الناس تفيقو فيها بشتدو كي خاصة أنا مسؤولة حزبية أو خلق العمريوية وقت بري تقريبا سينوري نكنيميوية سينورية هي مشهورة بشتنجي بيشمرقة هردو شورا شابو مروفكي معروف بالمنطقة بيشمرقة بو خلقي زور نياسيدن وقتها مهدينا أسودي ما ناجفل متزاني سينوري وعائلوية البدري زاني يعني عائلة كي خدم السمعتن عائلة كي باشن هم خلقيك منطقين نجي همي خلقي منطقة برواريانا برواري جوري ویجا خود نصیب وسا چه کرد میشه که چون داخواست کرجیو و هم بیک هاتین و دامن و هم اول 25 سال ما دعوت کردی تقریبا ما 5-6 بچیکل هنگ بیک و هم کیف خوشین الحمدلله ما چه آرشه نبوینا گلک يعني هم جالك بيك تخوشي ما تشي مشكلة نينا وكي وكردك الأوري هم جين بدري زون شو بله خدمت گزاری کلینیک آمد فامیلی کلینیک
بلکه 5 ساده اوه یعنی علاجی بدینا سکری و زخت و دهنو یت از بخوا پتر نساخیه بجنکا و اویدی کرین یعنی وکی فحص داخلی و ایش جنکا یا دی پتر انگلیسی بینه prevention یعنی screening چند مهمه که سال جاره که جنک فحصا یا ماموگرامی بکت یا فحصا سینگی بکتن آن یا چند پیدویه که او کولن کانسر سکرینینگ او فحصا یعنی قولنه آن وکیدی دیابیتیس یعنی سکری اف نساخت ام بینین پتر اوید یعنی بین هسپانیک اوید وکی مکسیکن آن کولومبیان آن تامینان نینن و جانا چنه دکترا بس هکو چنه دکترا یعنی سکریوان یا فوله بس هر مشکلات هین چون وان جارکادی نینه تامینان ناچنه دکترا بس هکو تینه دفمه هندکاش وان حتی تین تأثیرال کلیت وان کردی یعنی سکری گلک جب زحمته بس هک یعنی مروف وقتی بدت نساخی و گلبا خوی و بیجی اوه افریقا درست سر بچه نکو بس حب کابتنی بخوی بس گلک مهمه تو یعنی خارناتج یا شکلی کم که برنجی کم که ایک اگزمپل اچیم یعنی چیم بحث ایکیب کم جنکه هات هدف من که اولی مکلینیک وکیلی هات کو پندت شدی از زادی نشیم خو مزاوستایم هکند فحص بسیط مکلی دستاوای زراف گله شکر نافدا بود یعنی او جنکه هک فحص مبکرین و هاتی شکراوی فول بود او ایوانسید بجن انزام چه یا بیتن یا طبیعی بت 5 دا بیت 5.7 دا بیتن یا وی 14 بود و جاره کدی ها یعنی مشکل او بود ویژن که تأمینان نبود لغت ندزانی بس حکومه این و اصرینش دیم خارد گل و آخفتیم و مستحکری که چه درمان ندشیم بو نویسم که هاری ویب کتن و یه ارزانش بینن نه گلکی گران بیتن نوی من سنوه از medical assistant at family clinic. clinic ما نجبله. گله خوش حالی ما clinic کسای کردال ویری های. همشن like هاری کریا کرد خواهد نجبل جا بکن. برای هر چیزی که وقتی امتن clinic خوا patient امتن پیشیه check وانا checkت کن و information وانا بومتن و نوی پیشنت خواهد گازید کن، همش وانا شلابیتینم ویره وانا ویروس هاین چید کن. بسیارش پیشنت خواهد کن مثلا جبر چه افروکل ویره، مثلا بسیارک هیا بیجد ما سو پوشکا بیجن دکتر خواه. همی تشتی خواه پیشنت خواه بوی چید کن، before پیشنت خواه ببین بو رومه با. So تشتم like ordered کن، هک مثلا فحصه که بد مشین فحصه کن، جوری دکتر بیند، ویچید کن بگمان، پیشنت خوا خلاصت کن، هک فحصه که بدم فحصه ویچید کن، or تشتاق دیها بدن چید کن. ناوم ماریا فرناندزا خەڵکی کوبا. یاریدەدەری پزیشکیم 2 ساڵە لێرە کار دەکەم و وا هەست دەکەم لە نێو خێزانی خۆمدا. وا هەست دەکەم وەک یەکێک لە خۆیان وەریان گرتووم. بۆ نەخۆشانی مەکسیکی و پۆرتۆریکۆ و زۆر شوێنی دیکە یارمەتی زۆرم داون. دەزانم هەندێک کات وەرگێڕان قورسە. بەڵام وا هەست دەکەم کە نەخۆشەکان لەگەڵ مندا دەتوانن خۆیان بناسێنن کاتێک دێنە ئەم کلینیکە. کە دێمە کلینیکەکە زیاتر هەست بە ئاسوودەیی دەکەم. بە تایبەتی کە لەگەڵ کەسانێکدا قسە دەکەم کە زمانەکەیان دەزانم و باشتیان دەکەم. بەراورد بە کلینیکەکانی دیکە ئەم شتە نییە. خەڵکی لە زۆربەی نەتەوەکان دێنە لامان، وەک ئیسپانی، لاتینی،
کورد، سوماڵی، ئەفریقی و ئاسیایی. من شەوی نازیە خەڵکی ڕۆژ هەڵاتیم ئێستا لە ئامەد فامیلی کلینیک ستودنتم لێرە لەگەڵ فایزە خانمی فێر بوومە چۆن ببمە پەرستاری پزیشکی زۆر هەڵکاری کردومە لە ئامەد فامیلی کلینیک زۆر خەڵکی دەکە بە هەموو جوورێکی نا هەر بە health care wise خەڵکی هەڵکاری دەکە physically. جیاوازیەکی ئەم بەرنامەیە لەگەڵ بەرنامەکانی ڕابردوو ئەوەیە کە ئەمریکا و بەریتانیا تێکەڵ و ئاوێتەن. بەشێکی ئەم بەرنامەیە لە ناشڤیلی ئەمریکایە، بەشێکی دیکەی لە چەند ناوچەیەکی جیاوازی بەریتانیای گەورەیە. بێوە ناخۆش. کەباب بەنان بیخۆی تامی نانەکە و تامی کەباب تێکەڵ دەبێ. ئەگەر بەس کەبابەکە بخۆی بەبێ نان تامی کەبابەکە دەکەی. بێوە ناخۆش بەڕاستی بەتامە. معقولە کەبابەکە هێندە کوردی بێت لە ناوەڕاستی مانچستەر؟ بێوە ناخۆش. دەتوانی بەدەست بیخۆی بەڵێ، بەڵام دەبێت دەستت جوان شۆرد بێت بەتامترە. شەکر خۆتۆ نەکەی ها تێگەیشتی عاقڵ بە. ئافرین ئافرین عاقڵ عاقڵ عاقڵ. ئەمانە تەمەنیان 1 هەفتەیە. لێرە لەگەڵ دایکەکانیان دەژین و شیری دایکیان دەخۆن، بێگومان دواییش لە کاتی پێویستدا دەچنە دەرەوە. ئافرین کچی خۆم، ئافرین ئەو کچە کوڕە لە خۆمەوە. ئافرین کوڕی خۆم، ئافرین کچی خۆم، هەر بژی. چیە توش دەتەوێت بێ باشم؟ ها؟ ئافرین. ئەوەی کە گرنگە لێرە ئەوەیە ئەمانە چیان دەدرێتێ و چۆن چاودێری پزیشکی دەکرێن بۆ ئەوەی وا بەخێو بکرێن کە بەرهەمەکانیان تەندروست بن، کواڵەتی بن، کواڵەتێکی باشیان هەبێ و تەندروست بن. زۆر زۆر گرنگە، چونکە هەرچی ئەمانە بەرهەمی دێنن لە کۆتاییشدا گۆشتەکەیان هەمووی بۆ مرۆڤە.
يلا برو بس دي برو دي This is what they eat. ئەمە ئەوەیە کە دەیخۆن؟ بەڵێ گژوگیا لەکوێ دەیهێنن؟ پیشانت دەدەم لە کێڵگەکەم. باشە کەواتە هەمان کێڵگە. بەڵێ هیچ ڕێگەیەکی دیکەی خۆراک پێدان نییە؟ بە ڕێگەیەکی دیکە خۆراکیان دەدەمێ کە 160 پرۆتینە. باشە اینجا دەرمانیشیان دەدەنێ بۆ پاراستنیان لە نەخۆشی جیاواز؟ بەڵێ بۆ نەخۆشیە جیاوازەکان. لە نەخۆشی جیاواز دەرمانیان دەداتێ بۆ ئەوەی کە تووشی هەندێک نەخۆشی نەبن ئالیکیان دەداتێ جۆرێکی دیکەی خۆراکیشیان دەداتێ کە ئێستا پیشانمانی دەدات ئەمانە هەمووی لە پێناوی ئەوەی کە تەندروستیان پارێزراو بێ دەڵێ من لە ڤێتێرنەری بەریتانیا لەگەڵ لە دەستگایەکی دیکەیە بە ناوی دەفرا کە سەرپەرشتی ئەم بوارە دەکا لە هەردووکی تۆمارکراوم و بەردەوام چاودێریم دەکەن ئەگەر لە هەر یەکێک لەو خاڵانە لا بدەم کە ئەوان دایانناوە بۆ پاراستنی تەندروستی بەرهەمەکانی ئێرە سزام دەدەن لەبەرەوە دەڵێ پابەندم پێوەی بە هەمان شێوەش پاڵپشتیشی دەکەن پاڵپشتی مادی مانەوی دەکەن. بێگومان ئەمە بە هەمان شێوە پێویستی بە پاڵپشتێکی دەرونی باش هەیە چونکە هەفتەیەکە مناڵی بووە لە دوای سێ منداڵشی بووە لە دوای منداڵ بوون بە دڵنیاییەوە پێویستی بە پاڵپشتێکی دەرونی باشتر هەیە. سڵاوتان لێبێت چۆنن؟ کاتی خواردنتانە؟ ئێ باش ئێستا کاتی خواردنیانە خواردنیان دەدەمێ ئەمەیان جۆرێکی خواردنە جۆرێکی خۆراکیانە کە 160 پرۆتینە ئێستا دەتان دەمێ یەڵا دەست پێ بکەین ئافرین ئافرین ئەمە چەندە؟ یەک دەخە هێواش 6 کیلۆە بۆ 11 دانە یەک دقە باشە باش 6 کیلۆیە بۆ 11 دانە واتە بەنزیکەیی ئەی بابە سەرم واتە بەنزیکەیی نیو کیلۆ بۆ هەر سەر بزنێک ئۆکەی ئەمە 160 پرۆتینە گەنمە شامیە ڕیشاڵە ڕۆژی یەک جار دەیاندرێتێ فەرموو عافیەتان بێ عافیەتان بێ دێ نانی خۆتان بخۆن دوای چاش دێ چایە قاوە چایە قاوە ئەمانە تێر بخۆن باش بخۆن تێر باش کواڵەتی بێگومان بە خێوکردنیان کە کواڵەتی بە خێوکردنیان بەرز بوو خۆشیان تەندروستتر دەبن گۆشتیشان تەندروسترە بەرهەمەکانیشان تەندروستترن چاودێریەکی وردیشان لەسرە بۆ ئەوەی لەو شتانە لا نەدەن ئێستا کاتی خواردنی ئەوانە کە ئەوانش تێر بوون شیریان هەبوو کارەکانیشیان کاریلەکانیشیان خواردنەکە دەخۆن آفرین آفرین کچی باش هەربژی ئەتۆ عاقڵی look at this look at him آفرین هەربژی ئافرین کچی باش عاقڵیە تۆ نییە عاقڵی عاقڵیە عاقڵنی چاوان مەجێڕە كاتشينيا والله هاو هيك والله من هناك والله هيك سنينات هيك قبل هذا الصيد برادر نيم ما في بالي اخواني
ئەم بزنانە دەبینن یەکێک لەو شتانەی کە زۆر زۆر گرنگە لە بەخێوکردنی بزن ئەوەیە کە لە کوێ لە چ ژینگەیەک بەخێوی دەکەی وە چی دەدەیت تێ زۆر زۆر گرنگە وانە؟ چی دەدەیت تێ گرنگە چونکە ئەگەر تۆ بتەوێ هەر بەرهەمێکی ئەم بزنە بخۆیت پێویستە بە شەیەکی دروست و تەندروست بەخێوکرابێت ئەگەر وان نەبێت گۆشتەکەی ناتەندروستە. ئەم بزنە بۆ نمونە ئەم بزنە ئەگەر یان چییە؟ یان ئەمەیان ئەگەر بە شەیەکی تەندروست بەخێو نەکرابن دوایی هەر بەرهەمێکی دەگاتە مرۆڤ ناتەندروست دەردەچێت. هێواش ئالیکی بزن دەزانین کە تایبەتە بەڵام شتێکی گرنگ لێرە ئەوەیە ئەمانە ئالیک یا گیا لە هەمان کێڵگەی خۆیانەوە بەرهەم دەهێنن لە هەمان کێڵگەکە دەیدەنەوە بزنی هەمان کێڵگە بێگومان تەندروسترە. Rosalind Reed نساخامنه و 3 ساله بس ابخواه نیاسم بری یعنیش حکو اولی هم هاتین امریکاش سال نوتا ایکی حتی نکم نیاسیم بس حکو وکی نساخه و 3 ساله نساخامن. رازلین هنده chronic disease یه تن وکی chronic obstructive pulmonary disease or COPD کلا صحیه هندک میرو وکی جگاری بکشن او تحصیل میلاکاند که هندک آجی وکی شدیت environmental exposure بوچید بیدن مشکل به هنوان تایم بیتو همیخ داد کخن گلک جای التهاب بوچید بیدن اوجی برین که 3 بعد خسته دابم جبر هند التهاب سینگی بوچه بویاسه و جب بری در بخن گود به بهتن ما ببینیتن ایکش دسیتش تا که دیت وقت بین chronic disease یعنی زخته هاي دهنه هاي مشكلة غدية هاي أو managed يعني. من لە ساڵی 1990ەوە دەیناسم ئەو هاوڕێکی زۆر باشە کەس لەو باشتر نییە ڕەنگە یەکێک بێت لە بەڕێزترین و ئازیزترین و کەسانەی لە ژیانمدا دیو من دایکیشی زۆر شیرینە چەندین جار چێشتم بۆ لێ دەنێت و هەر دەڵێت چێشتت بۆ لێ بنێم منیش دەڵێم نا سپاس پێویست ناکات چێشتی کوردی؟ بەڵێ چێشتی کوردی دەتوانی ناوی چەند چێشتێکی کوردی بڵیت؟ من زۆر ناوەکانیان نازانم ئەوەندە دەزانم شلە هەیە کە شلە و مریشکە دەیکەن بەسەر برنجدا یان شلەیەکی سوور هەیە بەڵام نازانم چی پێ دەڵێن. بینەرانی بەرنامەی دکتۆر ئاراس ناچارم کە هەواڵێکی خەمگینتان پێڕابگەێنم ماوەیەک دوای تۆمارکردنی ئەم بەرنامەیە ئەم خاتونە ئەمریکیە بەرگەی زیاتری نەخۆشیە سەختەکانی نەگرت و کۆچی دوایی کرد. جارێکی دیکە دەتان بەمەوە بۆ بەریتانیا دەچینە یاری گۆڵف. یەکێک لەو یاریە باوانەی کە بە تایبەتی لە نێو خەڵکی بەتەمەندا باوە لە وڵاتانی دنیادا یاری گۆڵفە. یاری گۆڵف سوودی زۆری هەن چونکە تۆ دەی هەوایەکی پاک هەڵدەمژی جوڵەیەکی زۆر دەکەی وەرزشە هەندێک لەمانە دەڵێ ڕۆژانە
لەوانەی کە گۆڵف دەکەن ڕۆژانە 4 بۆ 4 کاژێرونی و گۆڵف دەکا کە هەندێکیان نزیکی 10 کیلۆمەتر بە پێ دەڕۆن لەو نێوانە چکە لەو شوێن دەڕواتە ئەوێ لەوێ دەڕاتە جگە لەو وەرزشەی کە دەیکات جگە لەو جوڵەیە کە دەیکا جگە لەو تەرکیزەی کە دەی خاتە سەر یاریەکە سوودی زۆری هەیە بۆ دڵ بۆ لەکانی خوێن بۆ ئەندامەکانی جستە بە شێشی کشتی گۆڵف جگە لەو وەرزشەی سوودە جیاوازەکانی وەرزش پێت دەگەیانێت ئەگەر تۆ بتەوێت دڵ باشی پارێزی بە تایبەتیوانەی کە تەمەنیان هەیە ئەگەر تۆ بتەوێت تووشی نەخۆشی شەکرە نەبی یان پێویست بە دەرمانی شەکرە نەبێت گۆڵف یاریەکی زۆر باشە. ڕای خۆتم پێ بڵێ لەسەر فایزەخان دەڵێ من ئەو خێزانمە ینی هاوسەرمە هاوژینمە ڕای چیت پێ بڵێم قەینا پێوی بڵێ بڵێ زۆر سپاس ئەس ساڵۆ نۆتۆسیە هاتیمە بێدرێ وەک پەناوبەر بەێ نۆتۆ چارێ من و ئێک و دنیاسی چینکە ئەم خەلکی ئێک منتەقەینە بەێ ئەم خەلکی منتەقە بەروەریە نە بەروەری سەر حدودە تورکیا بەێ پشتی مەیەک و دنیاسی ڕێز و سڵاو بۆ بەرواریە پشتی مەیەک و دنیاسی وسا خودی حەز کرد ئەم بگەینەیەک و دوو مە ساڵۆ 95 شایانە خۆ کرد 97 خودی بچیکێک دامە شارتی وێ طبعا بۆ ئاگداری فۆیزە چه بەکگراوندێت خواندنی نەبوون کوردستانی یعنی لێرە وەکی سفر یۆ دەست پێکردی لێرە لە ئەمریکا خواندن یعنی پرۆسی تەحەدیەک بوو بۆ کچێک و کورد لێرە چه بەکگراوند چه خواندن نەبیدن بێتە وێرە سفرێ دەست پێ بکەدن مهم gelek nocih bû xandinê da şertek gelmekiriyê li bîra min demê me em gelê ku du axiftin ke şîp ê ku du bikeyn gote min şertê min ew e gere şî te bikem tu dê piştgiriya min ke pişim xandina xwe xelas kem şertê wê ew bû min gotiye eger tu ew şertê te bîtin ez hazirim dê piştgiriya min bicih îna û min hemî harîkarî piştgiriya kirî heta çûyî asosiyet digiriya xwe wergirtî bûye ners bûye register ners piştîngê بەکلۆریۆسە خۆی وەرگرتی نەرسینگی هەروەسا پشتینگێ مە پشتگیریەوەیە کریک و ماسترە وەرگرتی کوبیتە نەرس پراکتیشنەر و نکە الحەمدلله کلینیکە خۆیە وەکری و گەل برۆیت خۆ و خزمەتە کۆمەڵگەیتکەن ئەس مەمنوش خۆی تەعاالە دەست خۆش. دەمەوێت بزانم لە دەرمانخانەکانی وڵاتە پێشکەوتوەکان چی دەگوزارێت؟ بەریتانیا بە نمونە. ویستم شتێکتان بۆ باسکەم. ئێستا من لە هێڵی نێوان OTC و يعني over the counter و behind the counter جا OTC و over the counter و behind the counter چیە؟ ئێستا پێتان دەڵێم ئەم هێڵە زۆر گرنگە لە دەرمانخانەکان. ئەو دەرمانانەی کە لە پشتی ئەم هێڵەوەن واتە لە پشتی کاونتەرن ئەو دەرمانانن کە تۆ لە خۆتەوە ناتوانی بڕۆی بیکڕی. بۆ نمونە ئەم دەرمانەمان هەیە نووسراوە لەسەری POM واتە prescription only medication واتە ئەم دەرمانە تەنیا بە ڕەچەتەی پزیشک دەدرێ بە نەخۆش لە دواوە دانراوە. ئەمە یەک ئەمە دەرمانێکی ئاساییە لە کوردستان لە هەر شوێنێک بڕۆی لە دەرمانخانە دەدەنێ ئەمە پرازۆڵە ها دەرمانی ماعیدە دەڵێ دەرمانی ماعیدەم دەوێ و فەرموو پارە دەدەی و دەیکڕی لێرەوانە ئەمە ڕەچەتە. دەرمانێکی دیکەمان هەیە جۆرێکی گروپێکی دیکەی دەرمانمان هەیە پێیان دەڵێن P
medications واتە pharmacist medications ئەمانن کە پزیشکی دەرمانساز بۆی هەیە بیدا بە نەخۆش بەڵام بێگومان ئەویش لەسەر بنەمایەکی زانستی ورد کە پزیشکەکە حکمی لەسەر دەدا پزیشکە دەرمانسازەکە ئێستا هاتینە پێشەوە ئەمانە ئەو دەرمانن کە پێیان دەڵێن OTC over the counter بۆ نمونە ئەم دەرمانە دەرمانی پانەدۆڵە پاراسیتامۆڵە حەبی سەر ئێشە ئەمەیان دەتوانی بێ داوایکەی بیکڕی لەبەرەوەی ئۆتیسیە ئەو دەرمانەیە کە پێی دەڵێن دەرمانی سەر کاونتەر نەک پشت کاونتەر دەرمانی سەر کاونتەر دەتوانی بیکڕی باشە لێرە ڤیاگرامان هەیە ئەم دەرمانە تۆ بۆت نییە بیتە ئێرە داوای بکەیت بەبێ ئەوەی پزیشکی دەرمانسازەکە هەندێک شت چێکاتەوە پێتی بدات بە تایبەتی بۆ نمونە ئەمە دەرمانی ڤیاگرایە بۆ پیاوان خانمێک هاتووە داوای دەکا نابێت نایداتە خانمان دەیداتە پیاو ئەمە هی پیاوە بۆ خانم نابێت بەڵام ئەمانەیان بۆ نمونە ئەمانە دەرمانی ڕێگریکردن لە دروستبوونی منداڵن ئەمەرجنسی پیل ئەم دوانە هەر یەکێکی بۆ مەبەستێک بەکاردێ بێکم نەک بۆ مەبەستێک هەردووکی بۆ هەمان مەبەست بەکاردێ بەڵام هەر یەکێکی ڕێسای خۆی هەیە ئەمەیان بۆ یەکێکی بۆ 16 ساڵ بەرەو سەرەوە یەکی بۆ هەموو خانمێک دەبێت یەکێکی بۆ ئەو کەسانێک کە قەڵەون BMI-گەیان لە سەروسیەکێکی بۆ ئەوان دەبێت کە BMI لە خوارسیە و ئەمانە کۆمەڵێک یاسا و ڕێسای خۆی هەیە بەڵام بە هەمان شێوە پیاوێک هاتووە دەیەوێت ئەم دەرمانە وەرگێت نیشتیوە دەبێت خانمەکە خۆی لێرە بێت یان پزیشکی دەرمانساز قسەی لەگەڵ کات و دڵنیا بێتەوە لەوەی کە ئەوە ئەو خانمەیە کە ئەم دەرمانەی بۆ دەڕوات و بۆ نمونە دوو هاوژی نانەوێ منداڵ دروستکەن تووشی حاڵەتێکی وابوون و دەیانەوێت ئەم کێشەیە چارەسەرکەن. بەیانیتان باش یان ئەم کاتتان باش نەوەکە بەیانی نەبێ تۆ کە بەیانی هەڵدەستی لە خەو بەچی دەڕۆیتە سەرکار بە پێ یان بە ئۆتۆمبیل یان بە گواستنەوەی گشتی ئەگەر بە پێ دەڕۆیت ئەگەر بە گواستنەوەی گشتی دەڕۆی ئەگەریش بە ئۆتۆمبیلی خۆ دەڕۆی بۆ چونکە لە ڕووی تەندروستیەوە ئەو بە پێ ڕۆشنەی تۆ سوودی زۆری هەیە ویستم ئەم جارە شتێکتان بۆ باسکەم لە وڵاتە پێشکەوتەکانی دنیا بۆ نمونە لێرە لە بەریتانیا یەکێک لەو شتانەی کە بەردەوام بەکاری دێنن گواستنەوەی گشتیە من لە ماڵەکەم دەرچوون بۆ نمونە بەڕێکەوتون بەرەو کار بە پێ دەڕۆم تا دەگەمە شوێنی گواستنەوە گشتیەکە وێزگەکە لێوە سەر دەکەوم بە مێترۆ یا شەمەندەفەر یان دەمگەێنێتە شوێنێکی نزیکی شوێنی کارم نەک بەردەرگا بۆ نمونە لێرە دەخولەکەی بە پێ ڕۆشتم دوایی ڕۆشتمە لای وێزگەکە سەرکەوتم بە شەمەندەفەر یا بە مێترۆ لەوێش نزیکی کردمەوە لە شوێنی کار بەڵام لەوێش دەخولەکێک بە پێ ڕۆشتە ئەوە 20 خولەک زۆر باشە جوڵەی تێدا بوو لەوانە ناچار بم کە بیگۆڕم شەمەندەفەرەکە یا میترۆکەم بگۆڕم لە کاتی گۆڕینیشیدا دەبێت دە پێیژە سەرکەوم دەبێت دابەزم دەبێت جوڵەی زیاتر بکەم لە نێو شەمەندەفەر دەتوانم بە پێوە بوەستم دانەنیشم تەمبەڵی نەکەم ئەمانە هەمووی وەرزش و جوڵەن بۆ سوودی یەکجار زۆریان هەیە بۆ جەستە و تەندروستی و دەروون دروستی ئێمە من دەڕۆم.
ئێرە کورسی دانیشتنی لێیە بۆی لێرە دابنیشی بەڵام من لێرەش دانانیشم بۆچی دانیشم چیم کردووە بە پێوەبی جوڵەیەکی لەگەڵ بکەی باشترە لەوەی دانیشی دانیشتن پیشەی تەنبەڵانە دامەنیشە سیرکەن ئەم هەموو شوێنە چۆڵە هەیە بۆ دانیشتن بەڵام ئێمە من و ئەم گروپە دانانیشین چونکە دانیشتن خراپ بەم شێوەیە لە شەمەندەفەرەکەیە لە مێترۆکە دەرچووی دیسان خۆ یەکسەر نادباتە بەردەمی ئۆفیسەکەت بەردەمی فەرمانگە و شوێنی کارکردنت وانە چونکە وا دروست نەکراوە گواستنەوەی گشتیە بە شێوەیەک دروستکراوە کە بە گشتی خەڵک دەگوازێتەوە لەبەرەوە دەتگەێنێتە شوێنێک کە نزیکە بەڵام بەردەرگاش نییە ئەم ماوەیە کە لە نێوانی ستەیشنەکە وێزگەکە لەگەڵ شوێنی کارت دەیبڕی دیسان ڕۆیشتنە دیسان ئەم ڕۆیشتنە جوڵەیە بە پێڕۆشتن وەرزشە فایزا خان بە هەمان شێوە نمونەیەکی جوانی سەرکەوتنی خانمی کووردە لە غەریبی اینجا لێرە لەم وڵاتە و لە هەموو ئەو وڵاتە پێشکەوتوانەی کە سیستمی تەندروستیان سیستمێکی پێشکەوتووە پەرستاری ڕۆحی خزمەت گوزاری پزیشکیە پەرستاری گرنگە پەرستار گرنگە ئەمە بکە بە ڕێساوی یاسا لە هەر وڵاتێک پەرستار ڕۆڵی پێدرا بوو پەرستار باەخی هەبوو پەرستار قیمەت و کاریگەری هەبوو بزانە لەوێ سیستمی تەندروستی بەهێزە لە هەر وڵاتێک پەرستار پشتگوێ خرابوو بزانە نەخۆش پشتگوێ خراوە پەرستار باەخی پێ بدرێ نەخۆش باەخی پێدراوە گیان و جەستەی هاوڵاتیانی وڵاتەکە باەخی پێدراوە ئەم چیرۆکانە دەبێت بگوازرێنەوە بۆ کوردستانیش.